ڕاگەیاندنی شەڕی حکوومەتی ئیسلامی لە دژی ژنان. 44 ساڵە حکوومەتی ئیسلامی شەڕێکی ئاشکرا و شاراوە لە دژی ژنانی ئێران بەڕێوە دەبات. ژنانیش تا ئەو جێگایی لە توانایاندا بووە لە بەرامبەر ئەم ڕژیمەدا سەنگەریان گرتووە. بە درێژایی ئەم ماوەیە لە دژی تەبعیز و هەڵاواردنی نهادینەکرا و سیستماتیکی ڕژیمی ئیسلامیدا خەبات و خۆراگریان کردووە، بەڵام لە 6 مانگی ڕابردوودا و لە شۆڕشی ژینادا بە دروشمی سەرەکی ژن ژیان ئازادی ئەم خۆراگری و خەباتە ئاستێکی کۆمەڵایەتی بەرینتری بەخۆیەوە گرتووە. لەم قۆناغەدا بەکردەوە مەیدان و شوێنە گشتیەکان، قوتابخانە و زانکۆکان، گەڕەک و خیابانەکان بوونەتە گۆڕەپانی بەرەوڕووبوونەوەی ڕژیمی کۆنەپەرستی حاکم و ژنانی ئازادی خواست. لەم نەبەردە مافوازانەدا هاوسەنگی بە قازانجی ژنان گۆڕدرا و شەپۆلێکی بەرین لە پیاوانی یەکسانی خوازیش پشتیوانیان لە ژنان کرد. سەرپۆشەکان سووتێنران، ئەمامەی ئاخوندەکان فرێدرانە نێو سەتڵی زبڵەوە. کچان و ژنان بە پرچی پەرێشانەوە دەستیان کرد بە هەڵپەڕین و شایی. بە قەتڵی حکوومەتی ژینا ئەمینی، کوردستان و زۆریەک لە شارە گەورە و چکۆلەکانی ئێران بوونە مەیدانی خەباتی ژنان و پیاوانی وەگیان هاتوو لە خەفەقان و نادات پەروەری دژ بە حکوومەت و لاتولوتە ئیسلامیەکان. لەم نەبەردا پڕ لە بوێری و گیانبازیەدا دەستگای سەرکوت و لاتولوتەکانی حکوومەت پاشەکشیان کرد و حیجابی ئیجباری یەکەم شکستی پڕ لە سوکایەتی خۆیان ئەزمون کرد. بەڵام ئاخوندەکان مۆرە تونڕەوترەکانی ڕەوتی مەسهەبی و ئەو ڕاگەیەنەرە حکوومەتیانەی کە یەکێک لە کۆڵەکەکانی ئیقتیداری خۆیان بەڕووخاو دەبینی بێدەنگ نەبوون. هێرش و سوکایەتی بە ژنان لەلایەکەوە و دژایەتی لەگەڵ پاشەکشەی کاتی حکوومەت لە بەرەنگاربوونەوە لەگەڵ ژنان لەلایەکی دیکەوە دەستی پێکرد. ئێستا ئیمام جومعەکان، ڕاگەیەنەرە حکوومەتیەکان، دام و دەستگا ئەمنیەتی و قەزاییەکان، وەزارەتی نێوخۆ و مافیای دەوروبەری خامنەیی شەڕ لەگەڵ ژنانیان ئاشکرا کردووە. ژنان بەهۆی دژایەتی لەگەڵ حیجابی زۆرم لێ لەسەر کار دەردەکەن. خزمەتگوزاریە دەوڵەتیەکان بۆ ئەو ژنە شەریف و ئازادی خوازانەی کە دژایەتی حیجابی ئیجباریان کردووە بەرتەس کردوتەوە یان بڕیوە. مافی سەفەر و پاسپۆرتیان بۆ ژنانی تێکۆشەر هەڵوەشاندوێتەوە. هێرش بۆ سەر ژنانیان بە مادەی شیمیایی و لەم دوایانەدا بە سەتڵی ماست لەلایەن هێزە ئاتەش بە اختیارەکانی خامنەییەوە درێژەی هەیە. ئیمام جومعەکان و حسەین شەریعەت مەداری نوێنەری خامنەیی لە ڕۆژنامەی کەیهاندا خەڵکی نوێشخوێن و لاتولوتە ئیسلامیەکان بۆ هێرشکردنە سەر ژنان هان ئەدەن. نەزەریە پەردازانی ڕژیم و مبەلیغەکانیان دەستیان کردووە بە وڕینەکردن. یەکێ ئەڵێ سەرپۆشی زۆرم لێ ئاقڵمەندانەیە وەک ئەوەی کە بەستنی پشتێنەی دڵنیایی لە فڕۆکەدا گشتیە. ئەوی تر دەڵێ ئەمریکا و ئیسرائیلیان لە پشت شادی و خۆشی دەربڕینی لاوان و منداڵان لە قوتابخانەکاندا دۆزیوەتەوە. ئەم ڕادەیە لە نەفامی و بێ ئابڕوویی تەنیا لە دەسەڵاتدارانی ئیسلامی و داعشیە شیعەکانی زاڵ بەسەر ئێراندا چاوەڕوان دەکرێت. بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە ژنان ماتۆڕ و دایانەمۆی بزواندنی ئەم شۆڕشەی ئێستا لە ئێراندان. هیچ ڕادەیەک لە توندوتیژی و نەفامی ناتوانێ ژنان و پیاوانی یەکسانی خواز لە درێژەدان بە ڕێگایەکی گرتویانەتە بەر سارد بکاتەوە. یەکسانی ژن و پیاو لە سەرجەم کاروباری ژیاندا لە بەڕێوەبردنی کۆمەڵ و بنەماڵەدا کە هەڵوەشانەوەی حیجابی ئیجباری تەنیا یەکێک لە جیلوە و هیماکانیەتی نەبەردێکە کە تا سەرکەوتنی کۆتایی درێژەی دەبێت. کۆتایی هێنان بە حکوومەتی مەسهەبی و دامەزراندنی ئازادی و بەرابەری ڕاستەقینە داخوازی گشتی و ملیۆنی خەڵکە لە هەموو ئێراندا. حکوومەتی جەنایەتکاری ئیسلامی 44 ساڵە سەرەتایەترین مافە ئینسانیەکانی ژنانی لە زەوت کردوون لەم ڕۆدا کە لە بەرامبەر خەباتی ژناندا بە شێوەی کاتی پاشەکشەی کردووە. بۆ قەرەبووی ئەم پاشەکشەیە خەریکی ئامادەکاریە بۆ بەرپاکردنی شەڕێکی ئاشکرا لە دژی ژنان، بۆ پاراستن و پەرەدان بە دەستکەوتەکانی تا ئێستا، بۆ بەرگرتن لە توندوتیژی دەوڵەتی و جنایەتەکانی دەسەڵاتدارانی ڕژیمی ئیسلامی بێجگەل لە خەبات و خۆڕاگریەکی جەماوەری و گشتگیر چارەیەکی ترمان نییە.
تەنیا هێزی خەڵکی یەکگرتو و لێبڕاو ئەم ڕژیمە هارە وادار بە پاشەکشەی زیاتر و شکستی یەکجارێکی دەکات.